بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری جێپەنجە بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. دەپرسم ئایا فازیل شەوڕۆ کێیە؟ بۆچی چەند ساڵێک لە دوای ڕاپەڕین شاری کۆی بەجێهێشت؟ خۆی گوتەنی ئەوانە کێ بوون دەرگای دۆزەخیان بۆ خستە سەرپشت؟ بەعسیەکان بوون یاخود هاوشاریەکانی خۆی؟ بۆچی ڕووی لە باکووری ئەفریقا کرد؟ هۆکاری بەجێهێشتنی باشووری کوردستان لای فازیل شەوڕۆ چی بوو؟ ئایا ڕووداوەکانی شەڕی ناوخۆی بینی لە دوای ڕاپەڕینی ئازاری ساڵی 1991؟ ئێمە هەوڵ دەدەین ئەمڕۆ قسە لەسەر ئەم تەوەرانە بکەین لە بەشی یەکەمی بەرنامەکەماندا کە کۆی ژیاننامە یاخود بیرەوەریەکانی لە نێو کتێبێکدا بە نێوی جێپێیەکانم لە جەماهیرەی لەمدا تۆمار کردووە. خۆشحاڵ بووین مامۆستا فازیل بتوانین بەرنامەی جێپەنجە بە کۆمەڵک پرسیار و زانیاریەکانی بەڕێزی شت کە لە بیرەوەریەکانان نووسیوتە لەگەڵ جەنابەت بدوین و گفتوگۆ بکەین ئەمڕۆ. ئێمەش بەخێرهاتنی گەرمی کەناڵی ئاسمانی پەیام دەکەین. بەخێر بێن. سپاس. فازیل شەوڕۆ کێیە؟ من دەرچووی بەشی زمانی ئینگلیزیمە لە کۆلێژی ئاداب زانکۆی بەغدا ساڵی 1975 نزیکەی 37 ساڵ مامۆستا بووم لە هەموو قۆناغەکانی ناوەندی تاک و زانکۆ و پەیمانگەکان. دواتر لە ساڵی 1972 من شت دەنووسم لە گۆڤار و ڕۆژنامەکان 21 کتێبی چاپکراوم هەیە لە بابەت و ڕشتەکانی شعر، فۆلکلۆر، کەلەپور، پەروەردە، ژینگە و مێژووی شاری کۆیە و ئێستاش بەردەوامم لە نووسین. بەڵێ پێت خۆشە وەکو مامۆستا بناسیرێت یاوەکو نووسەرێ یاوەکو ئەوەی کە ئەوترێت لە بواری هوەرا کارت کردەوە؟ من پێم خۆشە بەس وەکو فازیل شەوڕۆ بناسرێم. ئەوە ڕخنەکار و بینەرن بۆ خۆیان حکومەدەن ئایا من مامۆستامە یان نووسەرم، شاعیرم یان شتێک لەو بابەتە. بەڵێ توانیوتە ئەسپی خۆت لە هەموو بوارەکانە تاو بڵێن مامۆستایەتی و کارەکانی تر بواری هونەر و شان و ئەوانش یعنی هەموو بەیەکەوە توانیت یعنی حەقی هەموو ئەم بابەتانە بەی بەیەکەوە؟ بێگومان هەموو نووسەر و هونەرمەندێک هەموو ئەدیبێک خەونی هەیە کەوا بگاتە لووتکە، بەڵام خۆی خەون واتای ئەوەیە کە تۆ نەگەیشتووی بە پۆپۆ بە لووتکە. لەبەرەوە مەحاڵە من بڵێم بەڵێ توانیتم بگەمە ئەو لووتکانی کە لە پەروەردە لە فێرکردن، لە ئەدەب، لە نووسین، لە شعر بەدەستم هێنابێ. بەڵام وەکو خەونێک بێگومان ئەوانە هاندەرن بۆ ئەوەی کە مرۆڤ هەوڵدا داهێنانی نوێتر بکات بەڵکو بتوانێت بگاتە ئەو پۆپۆ و ئەو لووتکەیە. باش. لە ئازاری ساڵی 1991 ڕاپەڕین ڕۆیە. بە چەند ساڵێکی کەم دوای ئەوە تۆ باشووری کوردستان بەجێهێڵی. بۆچی بەجێت هێشت؟ بەڵێ من بە خەونی شەوانیش لەو باوەڕدانە بووم کە ڕۆژێ لە ڕۆژانە من کوردستان بەجێ دەهێلم. من وەکو مرۆڤێک باوەڕم بە قەدەر هەیە. قەدەرێک هاتە پێش بوو بە هاندەر بۆ ئەوەی کە من کوردستان بەجێبێلم. ئەوە بوو لە لیبیا گرێبەستێکم بۆ کرا لە کۆمپانیای نەوتی شاری زاویە بۆ ئەوەی کەوا بچم وەکو وەرجێر وەکو متەرجم لەوێ کار بکەم. ئەوە یەکێک بوو لە هاندەرەکان. بەڵام هاندەری ڕاستەوخۆ ئەو بار و دۆخە ناخۆش و دژوار و سەختە بوو کە لە سەرەتای ساڵی 1994 دەهات لە کوردستانی باشووردا دەست پێ بکات و کە بار و دۆخەکەش بۆنی شەڕی ناوخۆ و خوێن و کوشتن و دەربەدەری و ئاوارەی لێدەهات. بەڵێ شەڕی ناوخۆ پاڵنەر نەبوو بۆی کوردستان بەجێبێڵیت؟ یەکێک بوو وەکو گوتم لە هۆکارە سەرەکیەکان کە وی لێکردم بە تایبەتی کە من لەوێ گرێبەستم هەبوو دەمتوانی و بڵێ پەناگەیەک بۆ خۆم بدۆزمەوە جگەلەوەی کە لە کوردستانیش بارودۆخەکە زۆر زۆر دژوار بوو. ئەتوانێ بڵم لە سەرەتای ساڵی 1994ەوە دیاردەی کۆچ بە شێوەیەکی کۆچڕە و دەستی پێ کرد. ڕۆژانە دەها کەس دەها فەرمانبەر و مامۆستا و خوێنکار کوردستانیان بەجێ دەهێشت و لەڕێی تورکیاوە بەرە ئەو دنیاە بۆ کەوت و بۆ ئاوارەی بەڕێ دەکەوتن.
بەڵێ ئەوانە کێ بوون دەرگای دۆزەخیان بۆ تۆ خستە سەرپشت وەکو خۆت دەڵێی بەعسیەکان بوون یاخود هاوشاریەکانی خۆت؟ خۆ لە دوای ساڵی 1991ەوە بەعسیەکان وەکو بەعسی لە کوردستان نەمان کە عەزابێکی زۆرمان لە دەستیان چێشت و بە هەموو شێوەیەک ئەوان کەوتنە بەربەرەکانیمە لەبەرەوەی ئێمە ئامادە نەبووین بچینە ڕێزەکانی وان. بەڵام لە دوای نەوەتویەکیشۆ کەش و هەوایەک خوڵقا کە ئەو ئارامی و ئەو خەون و ئەو ئاواتی کە ئێمە هەبوو پێدەچوو وا بە هاسانی نەتوانین ئێمە بیگەینێ. ئەوەش هەندەرەک بوو بۆ ئەوەی کە جۆرە ناومێدیەک لە دڵ و دەرونە دروست بکاتن. بەڵێ تۆ چی بوویت تاوەکو دەرگای دۆزەخت بۆ بخەنە سەرپشت؟ دەرگای دۆزەخە بۆ سەردەمی بەعز بوو زیاتر لە کتێبەکەدا شوێن پێیەکانم لە جەماهیری لەمدا لەوێن دەرێ باسم کردووە. بەڵام دیسان لە سەرەتایی 92-93 پێدەچوو کە بارەکە بەرەو گرژی بڕواتن. ئێمە زۆر هەوڵماندا ئەمن ئەو کاتە لە ئامادەی کوردستان بووم لە هەولێر کە باڵاترین مەڵبەندی خوێن بوو لەسەر ئاستی کوردستان. ئەمە هەستمان بەوە دەکرد کە جۆرە نائارامیەک ڕۆژانە پەرە دەسێنیت بۆیە مامۆستایانی ئامادەی کوردستان داوایان لەبەر پرسانی ئەو کاتە بەری کوردستانی کرد کە بێن لەگەڵمە قسە بکەین بزانن نەخشە و پرۆگرام و خەونی ئایندایان چییە. ئەو بۆ هاتن قسەیان لەگەڵ ئێمە کرد بەڵام هیچ ئاکامێکی نەبوو. دواتر من گواسترامەوە بۆ پەیمانگەی ناوەندی مامۆستایان لە هەولێرێ کە لەوێن دەرێ وەکو دەڵێ گۆنگەری ناخۆشیەکان دەستی پێکرد. دەبواە چەخماخەی شەڕی براکوژی لەو پەیمانگەیەوە دەست پێ بکە نەک لە قەڵات زێ. بەڵام ئەو قەدەرەکە وای کرد کە لە قەڵات زێ تەقیەوە نەک لە پەیمانگەکە. شتی زۆر ناخۆش و دژوار ڕوویدا لە پەیمانگەکە. ئەمە ئەو کاتە ساڵی 1993-94 نزیکەی 1500 خوێندکارمان لەو پەیمانگەیە هەبوو. ئەو خوێندکارانی کە لە زانکۆ و کۆلێژەکان وەرنەگیران پەیمانگە وەریگرتن بۆ ئەوی لە ماڵەوە دانێنیشن. مامۆستا حاجی محیدین غەفوری لێرەوە سەڵام بۆی هەیە ئەو بەڕێوەبەری ئەو پەیمانگەیە بوو. ڕۆژانە بەرکەوتن ڕووی دێدا لە بینی خوێندکاران و هەوادار و بڵێن ئەو کەسانی کە پشتیوانی یەکێک لەو دوو پارتیان دەکرد. یەک دوو بۆنە ڕوویدا بۆنەی خۆشی بوون شایی و هەڵپەرچێ بوون. بەڵام شایی و هەڵپەرچەیەکە دەهات ببتە گرژی چونکە ئەو سەردەما بە ناوی سەردەمی شەڕە پەڕۆ بەناوبانگ بوو. یەک دوشتی زۆر سیر ڕوویدا لەو پەیمانگەیە. بۆ نمونە ڕۆژێکێمە هاتینەوە پەیمانگە بینیمان هەموو دار و دیوار و پەنجەرەی ئەو پەیمانگەیە بە بۆیەی زەرد بۆیە کراوە. ئەنی شتێکی ئاسایی نەبوو. ئەو دیاردەیە شتێکی ئاسایی نەبوو. بۆ سبەی شەو هاتینەوە جارێ هەموو پەیمانگەکە بە بۆیەی کەسک بۆیە کرابوو. بەس مامۆستا حاجی زیرەکانە بۆیە قەدیمەکەی یەکەمی لێداوە لە دار و دیوار و دەرکە و پەنجەرەی ئەوە کە ئەوە ئەنا ئاماژەی ناخۆشی تێدا بوو. ئەمە یەکێک لە سەرۆک بەشەکانمان شەو فڕاندیان بردیانە دەرەوەی هەولێر و دارکارێکی باشیان کرد بە نەژی و نەمری بەجێیان هێشت بوو. ئەو برادەرە هەواداری پارتی بوو. لە بۆ سبەی شەو ئەو جاری برادێکی کیان هەر لە مامۆستایەکانی ئێمە دیسان فڕاند و لەسەر ڕێی کەس نەزان ئەویشان دوای دارکاری کردن و لێدانێکی زۆر بەنیوە ڕوحی بەجێیان هێشت بوو. ئەمە هەر ڕۆژێ دەبایە بچینە لایەن لە نەخۆشخانە و لە ماڵەوە هەموو سەر و دەست و قاچیان پێچرابەوە پێدەچوو کە ئاکامەکان زۆر زەر ناخۆش بوون لە شەڕەپەڕۆ دەرچوو بوو. هەرەوە بوو 1500 خوێندکار و مامۆستا لە پەیمانگای ناوەندی هەولێرێ چوینە بەردەمی بەرلەمان هاوارمان کرد نامەمان پێ بوو کە دەمانەوێت کۆتایی بۆ شەڕەپەڕۆیە بێت و ئەگەر کێشەیەکەی بە شێویی ئاشتیانە و دانیشتن و گفتوگۆ و دانووسان کۆتایی پێبێنن. بەڵام بەداخەوە کەس بەرەو پیرمان نەهات کەس نەهات دوو قسەمان لەگەر کات. دوای ڕاوەستانێکی زۆر لە دەرگای پەرلەمان بە ناوئومێدی ئەو خوێندکار و مامۆستایانە بڵاویان لێ کرد. بەڵێ ناکۆکیەکە تەنها لە نێوان زەرد و سەوسا بوو یا بڵێن پارتی و یەکێتیدا بوو؟ ئەوەی ڕاستی دەوێت ئەو کاتەکە من لە پەیمانگە بووم پەیمانگە بوو بۆ مەڵبەندی هەموو پارتە سیاسیەکان. ئەنی لێر ناشارمەوە مامۆستا حاجی زۆر هەوڵیدا بە بێلایەنانە وە بوێرانە کار بکات. باوڕکە بەیانیان زووکە دەهاتەوە ئەو پەیمانگایە پۆل بە پۆل داڵان بە داڵان دەگەڕا دەبواە ڕسمان لێ بکاتەوە. ڕسمی هەموو سەرکردەکان
تەنانەتی ئیسلامیەکانیش جا ئەو کاتە ڕۆژمێریان دەردەچواند و ڕسمی شەهید ویشتوای پێ بوو لە دیواریان دەدا پۆل هەبوو 7 ڕۆژمێری پێوە بوو هەریەکەی پارتێکی سیاسی بوو ئەوان زیاتر ڕۆژمێرەکە وەکو ڕێکلامێکی سیاسی بوو بۆ پارتەکەی خۆیان نەک بۆ ڕۆژمێرەکە مامەستا حاجی هەمووی لێ دەکردنەوە دیاریوە هەش بوو لە ناو پۆل لێگۆ لێمکردنەوە بڕۆن بەسەرکردەکانیشتان بڵێن حاجفەندی وێنەکانی ئێمە لێ دەکاتەوە نالی بە دیوارەوەی هەڵواسین بەس بەوەی کە ئەو پەیمانگایە بە دوور کات لەو ئاگرە سوورە بەس بەداخەوە لە ئاخیریش لە شوێنی کە تەقیەوە و ئەوەی ڕوویدا بەڵێ باشە لەبری ئەوەی بەڕێزت بمایتایەتەوەکو مامۆسایەک پەروەردەکە فراوانتر کردایەوە ڕۆڵی ئیسلاحتان ببینایە بۆ ئەوەی ئەمانە هەریەک لە ئاستی خۆی ئاگری شەڕخامۆش بکەن بۆچی بەجێتان هێشت ئەمە نەمگوت ئێمە 1500 خوێنکار و مامۆستا چۆ بەردەمی بەرلەمان کەس ئامادان نەبوو بێ گوێ لێ ڕابگرێ لەوە دەرچوو بوو کە گوێنەک لە من لە سەرکردە هەرە گەورەکان و لە ئەوانەی لە ناوە و دەرەوەی کوردستانیش جوان لێ نەدەگیرا نەک مامۆستایەکی ئاسایی کەڵاش خوار بێن گوێ لێ ڕابگرن ئەمن لێ ناشارمەوە دوای کۆتایی هاتنی خۆپێشاندانەکانمان مامۆستا حاجی پێی گوتم گوتیە من هەرچوومە ژووری بەرلەمان نامەیەکم پێ بوو بە ناوی ئەو خوێنکار و مامۆستایانە بیگەێنم پەیامەکە بگەێنم بەس لەوێن دەرێ ئەندامێکی باڵای یەکێک لە پارتە سیاسیەکانم بینی پێم گوت وەرە قسە بۆ ئەو خوێنکارانە بکە بزانە داواکاریان چییە گوتیە من نایم ئەو مامۆستا حاجی وای بۆ جێڕامەوە گوتیە من نایم چونکە ئەگەرە من بڵێم ئاگام لە هیچی و نازانم درۆ دەکەم ئەگەر بژڵێم هەموو شتێکی دەزانم دیسان هەر درۆ دەکەم ئەمە نامەوێ بێم لەگەرە خوێنکارانە درۆ بکەم بەڵێ ئەوەی ئێوە هەڵهاتن بوو لە واقع و پشتێکردنی بوو یاخود ناچاری بوو هەردووچیان بوو هەم ناچاری بوو هەم هەڵاتنیش بوو چونکە خۆ هەموو خەڵکی کوردستان هەڵ نەهات خەڵکەکی کەمینە بوو ئەوانەی کەەوە هەڵاتنەوەی دیکە خۆراگرانە ماوە جا بە هەر زۆرێک بوو ژیانی بردەسەر لەو زێقەتی و لەو ناخۆشی و لەو کوشتار و خوێن و گرتن و لێدان و بڕینە تۆ خۆت واقعی شەڕی ناو خۆت بینی بەڵێ بینیم چونکە ئەمە بۆ خۆمان کە لە پەیمانگە بووین بەیانەکان داوامان بە شفتی بەیانیان و شفتی پاشنێوڕایان بوو چکە وتم خوێنکارەکان ژمارەیان زۆر بوو جاری ئەو تۆ هەبوو لە سعات 5ەوە دەبووە تەقا ئەنی لە سعات 5ەوە ئەمە دەرسمان بەجێ دەهێشت خوێنکارەکانمان ئیزن دەدا بە پەلە پەل هەر کەسە هەوڵی دەدا زوو بگاتە سیارەکەی خۆی بگاتەوە ماڵێ لی سعات 5 و 6 تەقە لە هەولێر دەستی پێ دەکرد باشە بۆچی ناوەندێکی زانستی گەورە کە مامۆستا پێگەیەنێ و پەروەردەکە بۆ ئەوێ ناکۆکی و بزیسکی شەڕی ناوخۆوەکو و تۆ ئێڵیت لەوێەوە دەست پێ بکات بەڵێ ئەمن ئێمە کۆبوونەوەکی گۆرەمان بە مامۆستایەکان کرد چونکە مامۆستایەکانیش بەسەر دوو بەرە دابەش بوون بەداخەوە دەڵێن بەداخەوە زۆر چەند ژمارەیەک لە مامۆستا دڵسۆزەکانیشمان لەو شەڕەدا کوژران بێت تاوان بوون یعنی ئەوانش بوونە سووتوی ئەو شەڕە ئەو مامۆستایانی کە ئەمە قسەمان بۆ کردن و هەمان دەدان کە دەستی یەکتر بکوشن و یەکتر ماچکەن من چاکم لە بیرە و تاریکی در و درێژم پێشکەش کرد بۆ هەمویان کە ئەگەر بێت و ئەمە بە زووترین کات نتوانین چارەیەک بۆ شتە بدۆزینەوە وەکو پوشی پاوان ئاگرەکە هەموو کوردستان دەگرێتەوە و ئەو کاتە مەحاڵە بتوانین بیکوژێنینەوە بەڵام بەداخەوە هیچ سوودی نەبوو لەبەرەوەی هۆردوو لا بەرەکەی دیکەی تاوانبار دەکرد ئەنی چاکم لە بیرە دەیانگوت پەیمانگەی مامۆستایان بوویتە شوێنی بەخێوکردنی پەلەوەری حیزبەکان یعنی ئەو 1500 خوێنکارە تەشبیهیان دەکرد بە مریشک و جوجەڵە هەر حیزبەی کۆمەڵی خۆی لێوێ پەروەردە دەکاتن ئەنی ئەو پەیمانگەیە مامۆستا بەرهەم ناهێنێ بەڵکو کادیری حیزبی خۆیان بەرهەم دەهێنێت باشە توانوان دەوت تۆ فۆکسەکەت لەسەر پەیمانگایە ئەی زانکۆی سەلاحەدین یا زانکۆکانی تر ئەم واقعا لە هەموو ناوەندە ئەکادیمی زانکۆیەکانە هەبوو کەمتر یاخود هەر ئەو پەیمانگەیە بوو بە ڕێز مامۆستا نەخێت کەمتر ئەوە وەکو بڵی پرۆگرامێکە بێ کە دەبێ ئەو شەڕە ڕوو بدات هەموو شەڕێکیش پێویستی بە چەخمەخەیەکی بچووکەیە ئەو جالە هەر شوێنێکی بی بەڵام قەدەرەکە وای ڕوودا چەخمەخەکە لە پەیمانگا تەقینەوەکە لە پەیمانگا ڕوونێدا ئەگەر چەچیشی کەوتە ناو بەڵێ کەواتە ئەوەی پەیمانگا پلان بۆ داڕێژراو بوو وا پێ دەچوو چونکە کەس نەهات بڵێن ئەو خوێنکارە ئەمە چەند جار خوێنکارەکانمان
ناردە ماڵەوە کە دەمانبینی گرژێکە لەوەدایە زەنگمان لێ دەدا بڵین سعادیانزە دەمانگو داوا نەما هەرکەسە بۆ ئەوی کە بێ لەگەر یەک کۆ نەبنەوە لەو شوێنە بەڵێ ساش ڤیددیۆیەکان ماوە کە چەچیشی تێدا بەکار هات و بەڵام نەبووە کوشتن بە ڤیددیۆەکان دیارەکە دەمانچە دەردێنن بەڵێ یانی تۆ بەڵگەت هەیە کە لەوێ بە پلان ئەو ناکۆکی و ململانەیە بڵاو کراوە ڕۆژانە مامەستا حاجی لە ڕۆژنامە گۆڤارەتەکان بابەتی دەنووسی خەڵکی دیکەش بە مامۆستایەکانی خۆشمان بابەتیان دەنووسی بەڵێ لە کتێبەکە تا بابەتێکی گرنگ باسەکەی باسی هێزی ئارڕەکە یاوەی پێوتی ڕاوەڕوت هێزی دروستبوونی هێزی ڕاوەڕۆت یاخود بڵێن ئەوەی تاڵانی و دزی کە باس ئەکرا چێ ئەوەی بەرهەمهێنا لە دوای ڕاپەڕینەوە ئێمە هەر خۆمان میلەتی کورد بەرهەمی هێنا لەگەری یەکەم فیشەکی ڕاپەڕین و لەگەری یەکەم شوێن کە کورد چوو دەستی بەسەرداگرد و ئەو کە لە پۆلەی هەبوو خستێ سەرشانی ئەمە هەر ئەو ڕاوەڕوتە بوو کە ئێمە فێر کرابووین لەکوێتەوە یعنی کە عراقیەکان چوونە کوێت و لەوانش بە هەزارە سەربازی کوردی لێبوو تەنانەت چوکلێت و شەکرۆکە و دیاری منداڵەکان و پێڵا و هەموو شتێکیان هێنا من بخۆم بە چای خۆم بینیم تەنانەت کاسێتی قورئانیشان هێنا من بخۆم لە شێخەڵا بینم کاسێتی ئیزگەی دەوڵەتی کوێت لەسەر شەقامەکان دەفرۆشە هەمووی ئەو ئیزگە و تەلەڤیزیۆنە بوودا بۆیە کە ئەو شتەش ڕوویدا وەکو کەلتورێک شتەکە بڵاو بووە و کەسیش نێگۆ دوامەکەن ئەنێگە ڕۆژی یەکەم ڕۆژی دووەم ڕێژی سێم چۆن بۆ ڕاپەڕین بڵنگۆیەکان بەکارهات ئاواش لایەنێکی دەسەڵاتدار هەبە ئەوەی ڕابگرتپایە بێگومان ئەو شتە ڕوو نەدەدا خەڵکێکی زۆریش کوژرا بە تایبەتی لە کەرکوچێ تەلەڤیزیۆنی لەسەرشانی بوو لایەنێک تەقەی لێ کرد و بە تەلەڤیزیۆنەوە کوژرا کاگارەمەوە ڕۆژێ دێ ئەوانە هەموو دەبنە ماستەرنامە و تێزی دکتۆرا ینی ڕەنبێ یەکێک لە خوێندکارەکان تەنها لەو زاراوانەی وەکو هێزی ئار و ئەو جۆرەشتانە کۆی کاتەوە وشەکانمان زۆرە هەر ئەوە نییە بەدەها وشەی دیکە هەیە ئەوە تەنها دەبێت بابەتی چی باش بۆ ماستەرنامە و بۆ تێزی دکتۆرا قسەی لەسەر دەکرێت یەکەم لەسەر ئاستی کوردستان دومیشان لەسەر ئاستی عراقیش ئەو زاراوانە ئەو وشانە دروست بوون لەگەر ڕۆژگاریش بەردەوام ڕەنبێ سبەینێ زاراوی چکە لەو شێوە بابەتە بێتە سەر زاری خەڵکی و بەکاربێت بەڵێ تۆ واقعێکی تر باسەکەی باسی مامەڵەکردن ناکەی کاتێ مامەڵەت کردو بۆی سەفەر بکەن یعنی سیارەت بۆ نونە نەبووە تەکسید نەبووە بە زۆر باجیان بەسەراسەپان بۆ باسی تەنانە گومریک ئەەکەی کۆمەڵێ حکایەتی جیاواز باسەکەی کە لەگەڵ گەنجێکا بووی ڕۆژێک و ڕۆشتووە بۆ ڕانیە و شتی تایبەتی خۆی پێبوو بە زۆر پارەیان لێسەندووە دەبواە ئەو کاتە 5-6 فۆرم پڕکەیتەوە بۆ ئەوەی کە ئەستۆپاچی خۆت نیشان بدەیت هیچ شتێکی دام و دەستگاکانی هەرێم قەرزار نیت دا بۆ نمونە من کە چوومە بەڕێ و بەرایەتی هاتوچۆ بەدڵخۆشیەوە چوم کە هیچ شتێکم نێ لێ بترسێم کەچی زۆر ئەمەنیان ڕاگەل لە دوایی گوتی تۆ دەبێت پارە بدەیت لەبەر ئەوەی بازی تەکسید لەسرە چەند ساڵی تەکسید لەسرە هەرچەندە گوتم من بە درێژایی ژیانی خۆم شۆفێری تەکسیم نەکردی و تەکسیم نەبووە هیچ ئیسیفادێکی نەبوو چونکە ئەگەر بێت و هەموو فۆرمەکان ختم نەکرابانایە لە پاسکە دەیان گەڕاندیەوە و نەبوو بڵێ خیرەسی من دەرەچمو ئەو پارە نادەم وابزانم نزیکەی 400-300 دۆلاریان لێستاندم ئەگەر من هیچ تەکسیشم نەبوو دوایی پرسیم گوتیانە شتە بە ئاسایی وەرگرە چونکە ڕەنبێەوە بازی خەڵکێکی کە بێ خستی بیتیانە سەر کەسێکی دیکە ئەو کاتە گوتیانە و زۆرشتانە دەکرێن ئەوە 94 بەڵێ باسی ئەوەت کرد وتت ئەو کاتانە ئار یا ئەوەی پێوتە تاڵانی و ئەوە بە شێوەیەکی سیستماتیک ڕێک خراپبوو مەبەستت گومریکە گومرگ بڵێن لە قەڵات زێوە هەتاکو هەولێر ڕەنبێ 15-16 گومرگ هەبوو ئەنی لەو بەری دەردەچوی لەو بەری جارێک کەش دیسان گومرگیان لێ وەردەگریتەوە شتەکان سیر بوون ینی من لە بیرمە لە ڕانیە بووم کە لە ڕانیە گەڕامەوە بە تەکسی گەڕامەوە گەنجێکی ڕەشتاڵە تەمەنی 25 ساڵ دەبوو کە لە پێشەوە ویستی دانیشێت هەندێک مقەبای پێ بگوتێ و مقەبانە لە ژێر قاچمان دادەنین ڕادەخین منش بەشتێکی ئاساییم وەرگرت دوای بینیم ئەو مقەبانەوەکو بڵێ پاکەتی شتێک بن کە گەیشتنی یەکەم پاسگا سندوقەکەی ئۆتۆمبیلەکان هەڵداوە گوتیان ئەو فەردە بزمارەی چێە دیار بۆ ئەو کوڕە
هەندێک بزماری هێنابوو لەگەر خۆی بیباتە هەولێرێ هەرچەندی پاراوە گوتیە من بۆ فرۆشتنەوەم نییە بۆ بەکارهێنانی خۆمە دیارە ئەو کارتۆنانشی بۆیە داناوە کە گەیشتە هەولێرێ بزمارەکان جارێککە لە ناو پاکەتەکەی بکاتەوە بەڵام هیچ هودی نەبوو گوتیان دەبێ تۆ بە هەر شێوەیە چیبی ئەو گومرگە بدەیت ئەو گەنجە هورد و قۆڵی لە بنەوە بڕابەوە نازانم هۆکارێکی چ بوو هۆرد و دەستی نەبوو یعنی زۆرم پێسەیر بوو هەرچەندی پێشم گوتن ئەو ئێمە پێویستە یارمەتی ئەو کەسانە بدەین کە بە ئارەق و نیوچەوانی خۆیان نانی حەڵال پیا دەکەن خۆ بسە هەر دەرگای مزگەفتێک دانیشی ڕۆژانە دەستکەوتێکی باشی دەبێڕێن بێ خەڵکە بێ حەسوودی پێباتن لەو ڕۆژگاری ئێستاکەدا بەس لەگەڵەوەش هیچ هودی نەبوو گوتیان دەبێ پارەی باجەکە بدەیت وابزە منیش پارەی باجەکەم بۆدا زۆر شتی تری ژەگەراوانە باس بکەیتەوە ڕۆژانە ئەو شتانە ڕووی دەدا و دووبارە دەبەوە ڕووداوێکی تری گرنگ باسەکەی باس لە شوشەکانیان میناکانی مامۆستا دڵشاد نەجیب جەلکی دەکەیت ئەو حکایەتە چۆنە کە ویستوێتی بۆ من لێرەوە لە شاری کۆیەوە بیباتە هەولێر مامۆستا دڵشاد نەجیب چەلەبی ڕۆحی پاچی شاد لە پۆلی ئێچی ناوەندیەوە تاکو پۆلی 6 دەکات 12 ئێستاکە مامۆستای من بوو مامۆستای هونەر بوو مامۆستایکی هەیە من و لە سەرخۆ زۆر یارمەتی ئەمەیدا جاکە بوومەوە مامۆستا 8 ساڵان لەگەر ئەو مامۆستا لە هەمان قوتابخانە بووم لەگەر مامۆستا دڵشادی مامۆستا دڵشاد چەند ساڵێک زووتر لە کۆیە ماڵی گواستەوە هەولێرێ لە کۆیە خانی خۆی هەبوو خانیکی گەورە 500 متری ڕۆژێکی کە گەڕامەوە هەولێرێ بەیەکەوە بووین لە ناو تەکسیەکە بەس سەرنجمداد هەر سواری ئەوەکە بوون دەستی کرد بە خوێندنی ئاەت کورسی هەر لێوی دەجوولا ئەو دیار بۆ ئاەت کورسی دەخوێند کە گەیشتینە یەکەم بازگەی تۆبزاوایە دیسان گوتیان ئەو مینە ئەو شوشانە ئیچەیە مامۆستا دڵشاد خانیکی نوێی پیاکرد بوو لە هەولێرێ لە خانی کۆنەکەی کۆیە ئەو شوشە ئەو مینانی پەنجەرەکانی لێکردبەوە دیارە خانی نوێیەکە پەنجەرەی پێوەنە بووە یان شکاوە ویستیتی ئەوان بەکاربێنی وڵا گوتیەوە ئی منە گوتیان دەبڕۆ باجی بدە گوتی باجی چی بدەم ئەوەی خانووی خۆمە من نەمکڕیوە وە کۆنە شوشەیە و جامە گوتیان شتی وا لە نییە بار شێوەیەکی بێر دەبی باجەکە بدەی گوتی باشە ناوی خوای لێ بینن بزانم چییە دیار بۆ پارەیەکیان بۆ نووسی مامۆستا دڵشاد گوتی بەو پارەی ئێوە بۆ تا نووسیمە ئی باجەکە من لە هەولێر شوشەی نوێ دەکڕم بەخوا نایخۆن کە گوتی بەخوا نایخۆین لە ئۆتۆمبیلەکە هاتە خوارەوە سەفتە شوشەکانی دەرێنە چەند هێزی هەیە برندی کردو بەلای دەستە ڕاستی باسگەکە بۆ دار و بەردەیدادا هەمووی ورد و خاش بوون هەموو شوشەکانی شکاند ئەزا ئێستا شەکەم ناونە سەفەرێ بکەیت هێندێک وردە شیشۆخ دەبینەوە لەبەر تیشتی خۆر دەبرێقێنەوە لە دڵی خۆمدا دەڵێ من دەزانم حیکایەتی ئەو شوشانە چیە بەسەرم بێ مسافرێکی ئاسایی شتەکان زۆر بوون بەداخەوە شتانەدا هەموو کوردستان ڕووی دەدایانی نەکەر بڵێن لەو باسکانە لە هۆردوولا کەسیان تەقسیریان نەکردووە هەبوو تەلەڤیزیۆنی لە کۆیە دەیانگوت تەلەڤیزیۆنی بردووە لە هەولێر چاچ چکاتەوە دەبایە لە هۆردوو سەر کە دەی باش گومرگ بدا کە دەشێنەوە تەلەڤیزیۆنەکە دەوێت چاچ بکاتەوە نەکڕینە نەفرۆشتنە نە نوێ شتەکە بەڵێ بەشێکی و ئازارەی شەڕی ناوخۆ کە بە دەرونی تۆ دیارە و هەستی پێکرێ و لە کتێبە کەشتا جەختت لەسەر کردوە لە بەشێکی بە تایبەتی بەشێکی باشی سەرەتایەوە هۆکاری ئەوە نییە کۆیە و هەولێر بە تایبەتی لە نێوان هەردوو زۆنا نزیک بوونەوە دێگەڵە لێرەوە نزیکە کە سنووری نێوان هەردوولایەن دێگەڵە سنوورێکی نێودەوڵەتیە دێگەرە سنوورێک نییە لە بینی کۆی لە بینی هەولێرێ تەنانەت لە ڕۆژنامە ئەوروپیەکانیش باز دەکرێت ئەنی وەک بڵێ سنووری بینی هیندستان و پاکستانە بۆ شێو تاکو ئەو دەقی ئێستاشەمە قسەی لێوە دەکەین تەنانەت ڕفتارەکانیش دەگۆڕێن لەو دیو لە بۆ ئەو دیوی کە هاتوو چوو دەکەیت کاک ئارەم هەموو نووسەرێک کە کتێبێک دەنووسی دەبی پەیامی هەبێ یان چەند پەیامێکی هەبێ من یەکێک لە پەیامەکانم لە نووسینی کتێبی شوێن پێیەکانم لە جەماهیری لمدا کە چاپی دووەم کراوەتەوە لە کتێبخانەی ئاشتی لە هەولێرێ یەکێک لە پەیامەکانم ئەوەیە وا لە خوێنەر بکەم بە تایبەتی نەوەی نوێ بە هیچ شێوەیەک جارێککە بیر لە شەڕی براکوژی نەکاتەوە چونکە ئەو دیمەنانم هەندە بە شێوەی چین ناشیرن و قێزەون و نادڵگیر و ئەوە ناحەزانە نیشانداوە من پەیوەندی پێوە کراوە برادر پەیوەندی پێوە کردومە گوتیتی من لە زۆربەی شەڕەکانی لە زۆربەی بەرەکاندا
لەگەر یەکێک لە پارتەکان لە شەڕەکان بەشدار بووم. بەڵام ئەگەر بێت و من لە ساڵی 1993 بۆ نمونە ئەو کتێبەی تۆم بخوێن باوە من شەڕی براکوژیم نەدەکرد. یعنی هەندێک بە شێوەیەکی ناشیرن شتەکانم نیشان داوە بۆ ئەوەی مرۆڤەکان بخۆیان تەریق بنەوە، بۆ ئەوی خوێنەر و خوێنەری ئایندەی کوردیش جارێکی بیر لەوە ڕۆژە ڕەش و تاریک و ناهەموار و خوێناویە نەکاتەوە. ئەو یەکێک لە پەیامەکانمانە. بەڵێ تۆ کاتی خۆشی وابزانم لە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستانە لە ناو یەکێتی قوتابیانە کارت کردووە وانە؟ بەڵێ من لە زانکۆش لە پۆلی چواری زانکۆ بووم کە زانکۆم بەجێهێشتووە لە ساڵی 1974 لەگەڵ هەرگیسانەوەی شەرجارێکی دیکە لەگەڵ ژمارەیەک لە خوێنکاران بەغدامان بەجێهێشت و چوینە شاخ. بەڵێ ئەی بۆچی دواتر وازت لە حیزب هێنا؟ من دوای 75 ئەنی گەیشتمەوە قەناعەتی لە دیدی خۆمەوە، یعنی دەتوانیت تۆ خزمەت بکەیت لە دەرەوەی ڕێکخراوەکی حیزبیش بیت و خۆم بەسەر کەوتو دەبینم تاکو ئێستا کە لەلایەن جەماوەر و لەلایەن هەموو برادەرانی هەموو حیزب و هەموو پێکهاتە و ڕێکخرا و کۆمەلگایەکەوە ڕیزم لێ دەگیرێت و خزمەتیش دەکەم. ئەوەندەیە من بۆم کرا. ئەوەی کە باسیەکەی لە شەڕی ناوخوا بە بڕوای تۆ ئەکرێت تۆمەتبارکردن پەنجەی ئاماژە بۆ هێزێکی سیاسی دیاریکرا و ڕابکێشێ بڵێن ئەو هێزە هەڵگیرسێنەری شەڕی ناوخۆیە؟ کاگارام لە شەڕی جیهانی دووەم سەرگرتەیەکی گەورەی ئەڵمانیەکان بەدەستی ڕووسەکان یەخسیر دەکرێت، جەنەرالێکی سەربازی بووە دەکوژرێ. ڕۆژانەی میدیایەکانی ئەڵمانیا تەنانەت خودی هیتلەر دەڵێ ئەو سەرکردا هەتاکو ڕۆحی پاچی سپارت هەرگوتی بژی ئەڵمانیا بژی هیتلەر سەربەرزی بۆ وڵاتەکەم، یعنی تاکو ڕۆحی دەرچوو هەرمەت حوستایشی ئەو سەرکردەی کردووە. پاش 40 ساڵ لەو ڕووداوە ڕۆژنامە نووسێک دەڵێ من لەو شوێنە ئەو کاتە سەرباز بووم کە ئەو جەنەرالە کوژرا، هەتاکو ڕۆحی دەرچوو هەر جوێنی بە هیتلەریدا، جوێنی بە حیزبەکەی هیتلەریدا، هەرگوتی پەلپەلبی هەر خواوات لێ بکاتن، ئاهوات لێ بکرێ، ئاهوات لێ بکرێ و چ جوێن و تو چی ناشیرنا بە هیتلەری گوت. سەیریکە پاش 40 ساڵ ڕاستێکە بە دیاری کەوت، نەک ئەوەی کە هیتلەر دەیگوت. ئەو شتانش کە لەسەر گۆڕەپانی کوردستان ڕوویداون ئەو 30 ساڵی کە 40 ساڵی کە هەمووی دەبێتە تێزی دکتۆرا و هەموو ماستەر و ڕاستیەکان ئەو کاتە دەنووسرێتەوە بەو شێوەی کە هەیە، چونکە بەڵگەکان زۆرن، چ بەڵگە نووسراوەکان، چ بەڵگە بینراوەکان، چ بەڵگە هەست پێکراوەکان و لە بیرەوەریەکان تۆ دەتوانانی شت هەر بهێنجی. بێگومان نووسەرێک دێکە بێلایەنانە هەڵسەنگاندن بۆ شتە بکاتن. بەڵێ تۆ وەک خۆت باسی ئەەکەی بیرەوەریەکانت ئەوەی کە لە بیریشتە لە هەفتاکانیشەوە دەست پێ کردووە، بۆچی دەیت بیرەوەری خۆت لە ساڵی 1994 تۆمارەکەی؟ ئەی بیرەوەریەکانی پێش ئەوەی کە لە ناو واقعی زانستی و ڕۆشنبیری و سیاسی و ململانەکانی کوردستانی شابووی؟ یەکەمیان من خۆم بە کەسێکی هەندە مەزن و لوتکە و ئەوە نابێنم بیرەوەری خۆم بنووسمەوە. من چم تاکو بیرەوەری خۆم بنووسمەوە، مامەستایەکی یان نووسەرێکی ئاساییمە، شتی چێوە تۆم نییە بینووسمەوە. خۆ ئەگەر ئەمن نیازی نووسینەوەی بیرەوەرم هەبوایە ئەوە دەبواە من 5-6 بەرە کار لەسەر لیبیا بنووسم. ئەنی بۆ نمونە یەکەم ڕۆژ کە من دەست بەکار بووم وەکو مامەستا لە لیبیا لە ژووری بەڕێوبەرەکەم دانیشت بووم، پیاڵە چایە چەند بۆ هێنم، فڕێکم لە پیاڵە چایەکەدا. لەو کاتە بەڕێوبەرەکەم میوانێکی هات کە کەسێکی لیبی بوو، پۆشاچی لیبی لەبەر بوو. بەڕێوبەرەکەم پێگوت ئەوە چادانراوە، فەرموو چاپخۆوە تاکو چایەکەت بۆ دێت. لە چایەکەی من فڕێکی لێدا. من زۆرم پێسیر بوو، ئەو چای منە دەشزانی نیوەی خوراوەتەوە، بەڵام فڕێکی لێدا. ئەجا من ئەو ترسەم هاتێ ئێستاگەرە من چایەکە نەخۆمەوە ڕەنبێ ئەوان بە شێوەی چکە مامەڵەم لەگەر بکەن. بەڵام خۆشبەختانە بەنجیان کردم بۆ ئەوەی بچم فۆرمێک شتێک پڕکەمەوە. یەکەم ڕۆژی دەست بەکار بوو من لەو چا خواردنەوە ڕزگارم بوو. ئەو کاتە من نەمدەزانی کە کەلتوری لیبی ئەهوایە لەبەرەوەی لەو بیابان و سارا کاچی بەکاتچێنە هەندە هەمە هەنجی یەکتر دەکەن، هەندە یەکتریان خۆش دەوێ، ڕەنبێ هەر پیاڵە چایەکیشیان پێبوو بێ، یەک پیاڵەیان پێبوو بێ، پێشەش کەس هەمویان ئەو پیاڵەیان خواردوتەوە. تاکو ئێستا کەلتوری وانە ئەگەر پیاڵە چایەک دابدرێ ئاسایی سێ کەس بخواتەوە
بەبێ ئەوەی ئەو حسابێ لۆ بکرێوەکو ئێمە بڵین ئەو شتێکی ناتەندروستی و ڕەنبێ نەخۆشی پێوە بێ جاگەر من ئەو کاتە ئەوم لە خەیاڵدا با کە من بیرەوەریەکانم دەنووسمەوە ئەو شتی چکە دەبوو کە قەزافی کوژرا برادێک نامەیەکی بۆ نووسیم گوتی ئاخۆ قەزافی هێندە دیکتاتۆر بۆ ئەخوا بکوژرێ ئەتو لەوێ بوویت چۆن ئەو شتە هەڵدەسەنجێنی ئەوە بوو لە فەیسبوک دووسێ ئەڵقەم نووسی بینم خوێنەرێکی زۆری هەیە پەیوەندیم پێوە دەکرێت کا بەردەوام بە ئێمە ئەو زانیاریمان نییە چەند حەڵقەیەکم نووسی دواتر برادێکی ڕۆژهەڵاتیم بینی گوتی من نووسینەکانی تو دەخوێنەوە متابعی تو دەکەم بەڵام هیچیان بەقەت نووسینەکانی لیبیا سەرنجیرانە چێشاوم چێژم لێ وەرنەگرتیە یەکسەر وەکو بروسکەیەک گوتمەگەر خوێنەرەکە بێ چێژ لەو نووسینەی من وەربگرێ بۆ نەیکەمە کتێبێک نزیکەی 30 بەندم هەبوو 40 بەندم هەبوو دوای دەستم کرد بە تەواوکردنی ئەو بەندە کۆنەکانم کۆ کردەوە ئێستا ئەو کتێبە 72 بەندە 72 بەشە هەر بەشەی باسی شتێک دەکات ئەو کتێبەی لێ دەرچووە کە چاپی یەکەمی 464 لاپەڕە بوو قەبارە گەورە کەواتە من لە سەرەتادا نیازی تۆمارکردنی ئەو بیرەوەریانم نەبووە و نووسینی بیرەوەری خۆشم وەلو زۆر لە برادەران و دۆستان و ئەدیبان داوام لێ دەکەن دەڵێن شێوازی نووسینەکەت جیاوازی هەیە سەرنجڕاکێشە خوێنەر بۆ لای خۆی پەلچێش دەکات بیرەوەری بنووسەوە بەس منش دەڵێم کەسێکی ئاساییم بەپێی بۆ چوونەکان کەواتە ئەم بیرەوەریانەی کە نووسیوتە لەژێر کاریگەری خوێنەرەکان نووسی بەڵێ ئەوان برادێک تەلەفۆنی بۆ کردم وتی ئایا قەزافی وەکو تازە گوتم هێندە دیکتاتۆر بوو بەو شێوە کوشتیان تخواوە چۆنە تۆ لەوێ ژیاویت ئەوە بوو چەند حەڵقەیەکم نووسی بە ناوی ئایا قەزافی دیکتاتۆرە یان قارەمان پرسیارەکەشم وەڵام نەداوە وت من واقعەکان باز دەکەم ێستاش لەو کتێبەدا ئەو کتێبە کتێبی پرسیارە وەڵامی تێدا نیە خوێنەر بۆ خۆی وەڵامەکان دەداتەوە تۆ لەم کتێبە دێمە سەر ئەو باسە بە تایبەتی کە ئەچی بۆ باکووری ئەفریقا بۆ لیبیا بەڵام بەر لەوە یعنی بۆچی هاتووی دوو واقعی کوردستان زۆر جەختەکەیتەوە پێداگری لە چۆنەڵی پرۆتستۆکردنی شەڕی ناوخۆکەیت وە سەرکۆنەیەکەیت لە هەمان کاتا ناونیشانی کتێبەکەشت شوێن پێیەکانم لە جەماهیریەی لمدا بەڵام هاتووی دەواازەکەی هەموو بەسەر کۆنەکردنی شەڕی ناوخۆ دەست پێەکەی تۆ بڵێ بۆ ئەو کتێبە هێندە بڵێن خوێنەران لە ئامێز دەگرێ چونکە من لێرە پەیامم هەیە پەیامی یەکەمم گوت کە شەڕی ناوخۆم هێندە ناشیرین کردووە کە ئەوەی دەخوێنتەوە ینی باوەڕ ناکەم جارێکی کە دەست بە پەلاپیتکەی چەچێک بنێ و برای خۆی بکوژیتن ئەوە یەکەمیان دومیان کە من باشی ئەو سەڵتەنەتەی قەزافی و ئەو ژیانەی لیبیا و ئەو نهێنیانە دەکەم دیسانەوە عیبرەتی تێدایە بۆ کرد ئەوە عیبرەتی تێدایە بۆ دەسەڵاتی کوردی ئەوە عیبرەتی تێدایە بۆ کەسانی کە هەرێم بەرەوە دەبن و غێری هەرێمیش بۆ خەڵکی دیکەش سبێنێەوە تەرجمە بکرێ بۆ هەر زمانێکی دیکە دەتوانن ئیستیفادەی لێ بکەن وەکو گوتم پەیامەکان زۆرن بەس ڕەن بێ پەیامی دووەم عیبرەت وەرگرتن بێ لەوەی کە قەزافی بەسەری هات بۆ وای دوایین بەندم لەو کتێبە بۆ قەزافی بۆ ڕۆژگارەگەی بۆ ڕۆژگارە ڕەشەگەیشت ئەو پرسیارەکەیە لەوەش عیبرەتی تێدا هەیە جگە لەوەی تۆ کارێک بۆ کرابوو لە شەریکەیەکی نەودۆک و وەرگێڕ وەربگیرێت هەر هۆکاری ئەوە بوو پاڵی پێوەنای تۆ لە باشووری کوردستانێکەوە خەڵک لە نەوەتەکانە کە ئەچووە دەرەوە بۆ تورکیا ئاچوو بۆ ئێرانە چوو بۆ وڵاتانی ئەوروپا و خۆراوە و ئەمریکا ئاچوو تۆ بۆچی ڕوود کردە وڵاتێکی باکووری ئەفریقا دەشتێکی لمینی کاکی بەکاکی منۆکو پێم گوتی من گرێ بەسم لە کۆمپانیای نەوتی زاویە پەیدا کرد لە بەرەوەی خوشکم لە زانکۆی تەرابلوس دەرسی دەگوتەوە بە هەڵکەوت لەگەر بەڕێوەبەری ئەو کۆمپانیا لە شوێنێک یەکتریان بینی بوو ئەوش گوتوی ئێمە پێویستیمان بە متەرجمی ئینگلیزی هەیە با برایەکەت بێ شوێنی شێدەێنێ و خانوشی دەدێنێ و موچیەکی باشیشی دەدێنێ کاک ئارە من کە ڕۆیشتم بە نیازی ئەوە چم تەنها چم شوێنەکە ببینم نەک لێ ببینێمەوە چونکە هیچ شتێکم دەست نەدا من دوکانم هەبوو تەنانەت مۆڵەتیشم لە دەوڵەت وەرنەگرت کە وەزیفەکە بەجێ بهێلم و ماڵیشم دەست نەدا ماڵ و منداڵم لە هەولێرمانەوە بەڵام کە چوومە وێندەرێ قەدەرەکە بە شێوەیەی کە ئەمنی پەلچێش کرد و ئەوەی ڕوویدا بەڵێ بەر لەوەی بڕێوە بزانم دوکانەکەشت تاڵان کرا بەڵێ کە ئەوە بووم دوکانەکەشیان تاڵان کردین بەڵێ چیان بەردەبوو ئەوش هەر بەرهەمی شەڕی ناوخۆ بوو بەڵێ ئەو ڕۆژە یەکێک لە سەرکردەکانی کورد بۆ یەکەم جار هاتە هەولێر عەسرەکەی لە سەر بەلەکۆنەکەی
پارێزگاری هەولێر وتارێکی دوور و درێژی پێشکەش کرد یەکێک لە خاڵەکانی ئەوە بوو کە ئارامی و ئاشتی و خۆشی بۆ شار دەگەڕێتەوە و دزی و جەرهوت و جەردە و فەرهود و ئەو شتانە نامێنێت. ئەو ڕۆژ من دایکم نەخۆش بوو بۆ بەیانەکەی کە چوومە نەقلیات بی بم سعات 9 بوو برادێکم پێ گوتی دوکانەکەت شکاوە بۆ بوو کە چووم ئەو شتانی کە بایەخیان هەبوو بڵێن مەچینەی کلیل دروستکردن و چەند ئامێرێکیکەی کارەبایی ئەوانە هەموو دزرابن دوکانەکە شکا بوو دوای گوتیان بۆ ناچیتە پۆلیس پێویستە تۆ ئاگاداریان کەیتەوە کە چوومە بەڕێوەبەرایەتی پۆلیس لە پۆلیسخانەی هەولێرێ پێیان گوتم تۆ ژمارەکەت 146 گوتم یانی چی گوتیانی پێش تۆ ئەو دەوری سەعادە 11 بوو 146 کەسی کە هاتووە شکایەتی کردووە لەبەر ئەوەی ماڵی یان دوکانی یان فەرمانگەی یان شوێنێکی دزراوە یان بڕاوە من دوکانەکەم لە تێراوە بوو تەنها لە ڕێزی دوکانەکەی من ئەو شەوە 6 دوکانیان شکاند بوو دویان بەرگ درو بوو مەچینەکانی بەرگ درویان بردبوو. بەڵێ ینی ئەمە هەر لەگەڵ ئەو ڕۆژە هاوبینێ بینێ ینی ڕۆژی دوای ئەوەی کە سەر ئەو سەرۆکێک سەرکردی هات و وتاریەکی مێژوویە لەواتە دیار بوو ئەو دزیکردن و دوکان بڕین و ئەو فەرهودەش پامێک بۆ ئەو سەرکردەی ئەمە وام دێتە بەرچاویدانا ماقول نییە ینی دوای ئەو پامە توندا ئەمن سعادی 11 دەبێت لە بۆ ئێوارێش چەند تۆمار کرابێ. طبعاً ئەو ڕووداوانە کە لەو کاتانەدا ڕویان داوە ئێوە هەموو نیگەران بوون لێ بە بڕوای تۆ بەشێکی ئەو ڕووداوانەی شەڕی ناوخۆ و بنچینەکەی لەو قۆناغا پایەکانی خۆی دانایا پێشتر بوو ئەمە زەمینەی پێشتری هەبوو کە لە نەوەتەکانە ڕنگدانەوەی هەبوو. با مەواقعی قسام بکەین ینی ئەو گوریز ڕاکێشانە کە گەیشتۆ تا ئەوەی چەکلێک ڕاکێشن و تەقالێکتر بکەن و یەکتر بکوژن لە ساڵی 1964ەوە چەکەرەی کردووە وی لە هەر لە ساڵی 1966 بەلایە چکەدا کەوت لەو ڕۆژیەوە تا ئەو دقی سامیش لەگەڵ تۆ قسان دەکەم شەر نییە بە گول و بە فیشەک و بە هاون و بە ئارپێچی بێ بەڵام بێ شێوەی چکە هەر بەردەوامە کەواتە ئەوە قۆناغێک بوو کە تەقینەوەیکی گەورە تێدا ڕوویدا دەنا بە درێژای ئەو مێژووە ئەو دوولایە تەقسیریان پێکتر نەکردووە. باش من بەرماوەی بەرنمەکەم بەشی یەکەم تەواوە بێ ئەمەوێ پرسیاری کۆتامەوە بێ ئایا تۆ کە چوویتە دەرەوە لە ڕێگا بە تایبەتی لە ڕێگەی برایم خەلیلەوە چوویتە دەرەوە وەکو باسیەکەی لە کتێبەکە لەوێ گرفتیان بۆ دروست نەکردیت؟ لەوێ گرفتم لەگەڵ قاچاقچیەکە بوو کە بە $1000 لەو 2 مەترەی باسگەکە سەر سنوورەکە ئەمنی پەڕاندەوە بە ئەوە بوو کە ئێمە ئیتیفاقمان کرد بوو $1000 بدەینێ بەڵام پارەکەمان هەندێک دۆلار بوو هەندێک پاوند بوو ئەو کاتێک کە چوینە سلۆپی گوتی من نازانم پاوند چییە من هەر دۆلارم دەوێت هەرچەندی پێمان گۆ پاوند هەواڵەیە گوتی قوبوڵم نییە لە بێ بەختیشدا چوونە 1-2 شوێنی پارە گۆڕینەوە ئەو کاتە پاوندیان وەرنەگرت گوتیان تەنها دەبێ بچیە بانق لە بانق پاوند دەگۆڕنەوە جا هەندەی دیکە قاچاقچیەکە شێت بوو گوتی دیارە پاوند پارەیەکە بەکەلک نایە بۆیە سەرافەکانیش وەری ناگرن ئەوە بوو شەو ڕۆژێکیش لە سلۆپی ماینەوە ئەوش چڕۆی کوحیکاتێکی خۆی هەیە. بەڵێ تۆ بە کەشتی ڕۆیشتیت بۆ لیبیا لەبەر ئەوەی لیبیا گەمارۆیەکی قورس و سەختی عەرەبی و ئەوروپی و ئەمریکی لەسەر بوو لە هاتوچۆ هیچ فڕۆکەیەک بەسەر لیبیادا نەدەفڕی و نەدوچۆ ئەو وڵاتە گەمارۆی ئابووری لەسەر بوو نەفت فرۆشتنی لەسەر بوو تەنها ڕێگایەکەی ئاوی هەبوو ڕێگایەکەی ئاویشی تەنها لیبیا 2 پاپۆری گەورەی هەبوو بۆ ئەو وڵاتانە گەشتی دەکرد یەکێک لەوانە بوو دەهاتە ئەزمیر لە ئەزمیرەوە دەچەوە تەرابلوس بەجایمە دەبایە بچینە ئەزمیر لە خوارووی تورکیا لەوێن دەرەوە بەڕێکەوین بۆ تەرابلوس. بەڵێ من سپاس دەکەم لە بەش یەکەمی بەرنمەکەدا شتێکم نەماوەگەر خۆ دوا قسەت لەسەر کۆیە و تەوەرانەی پرسیارم کرد بە تایبەتی باسی شەڕی ناوخۆ واقعی تاڵی هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕینی ئازاری 1991 شتێکت مابێت بڵێن مە هیوادارینەوە ببێتە مێژوو جارێککە کورد لە هیچ شوێنێکدا ئەو ڕۆژە ڕەشە و ئەو ڕۆژگارە تاڵە نەبینێتەوە و ئێوەش بەخێر بن. بڵێ سپاس دەکەم سپاس بۆ مامۆستا فازیل شەوڕۆ نووسەری کتێبی جێپیەکانم لە جەماهیرەی لەمدا سپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی یەکەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ مامۆستا فازیل شەوڕۆ بەر لەوەی کۆتایی بە بەرنمەکەم بهێنم دەمەوێت سپاسی کتێبخانەی گشتی کۆیە بکەم
ئەم دەرفەتەی بۆ ڕەخسانی لەم شوێنە توانیمان گفتوگویەکی مێژووی لەگەڵ مامۆستا تۆمار بکەم تا بەرنمەیەکی تر و کاتێکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەست پێرم کاتێکی خۆش بۆ هەموولا.